ڕێکخراوی خانی کە یەکێکە لە ئەو ڕێکخراوانەی کە کار بۆ لێکۆڵینەوە دەکات لە ئێستادا با بڵێن لێکۆڵینەوەیەکی هزری و بە هەم ئاهەنگی لەگەڵ ئەکادمیای کوردی بە بۆنەی ڕۆژی جیهانی زمانی دایکەوە کە بێگومان وەکو ئاماژەم پێکرەکەوێتە 21 شوباتەوە پانێڵێکیان لەسەر ڕەوشی زمانی کوردی لەم قۆناغەی ئێستای نەتەوەی کووردا ڕێخستووە. مانشێت و ناونیشان ڕەنگە زۆرتان بیستتان ساڵی سێش ئەوەیە زۆر شتی ئەکادیمیە زۆر ئەکادیمیە کەواتە ئەمەدی کوردیە مەتا ئێستا وەکو کورد فەرهەنگێکی یەکگرتووی فرەجەمسەری بڕیار لەو هەرێمە و ئەوە هەریە بە ناوی ڕۆژی جیهانی زمانی دایک تێدا لەسەر تاسەری دنیا ئەوە سازمانی نەتەوە یەکگرتوەکان ئەو ڕۆژێ کردەوە زمانی دایک لەسەر تاسەری دنیا و لای هەموو گەڵانی دنیا یادی ئەو ڕۆژە دەکرێتەوە زمانی زگماچی مرۆڤ بە پیرۆز و بە بەرز ڕادەگیرێت و یادی دەکرێتەوە. تامان ئاوا ئەگەر بێت و بڵێن بۆنەیەکی پیرۆزراگرتنی زمانی دایکبی بۆ گەلانی دیکە بۆ ئێمەی کورد بە پیرۆزراگرتن و بایەخ پێدان و یادکردنەوەی ڕۆژی زمانی دایک و زمانی کوردیمان زۆر پیرۆز و بایەخدارترە. لەبەرەوە ئێمە بڵێن بە درێژایی مێژوو کورد ژێر دەستە بووە و کیانی سەر بەخۆی نەبووە و بێبەش بۆ لە ئازادی و ئەو مەسەلانە نەیتوانیوە خزمەتی کولتور و ئەدەب و زمان و چاند و ئەوانەی خۆی بکاتن. ئیتر ئەو سەردەمانە بڵێن ئەو 20 ساڵی دوای دامەزراندنی حکوومەتی هەرێم و لە باشووری کوردستان دەرفەتێک ڕەخساوە لەوەی بایەخ بە زمانی کوردی بدەین. خۆشبەختانە ئەو هوشیاریە ئەو وەعیە خەریکە لە هەموو کوردستان پەیدابی